بخير بين هەموو بخير بن ئێوەش بخير بن ساڵتان لێ بێ و ئەم کاتتان باش من شیامەجی لە بەرنامەیەکی نوێی 360 جارێکی تر لەگەڵتان دەبین. ئەمڕۆ گفتوگۆ دەکەین دەربارەی بابەتێک کە زۆرێک لە ئێمە لە باو باپیرانەوە بۆتە جێ مشت و مەڕمان. ئەویش کاتێکە دوو هاوسەر بڕیار ئەدەن منداڵیان ببێ و منداڵ بخەنەوە پرسیارێک لایەن دروست دەبێت. زۆری نەیجار ئایا کچمان ببێت یان کوڕمان ببێ. زۆرێک لە خێزانەکان لە ڕابردوودا بەهۆی لەدایکبوونی کچیەک لە دواییەک ڕەنگە جیا بوو بێتنەوە هاوسەر هەبووە پیاوەکەی لە ژنەکەی جیابەتەوە لەسەر ئەوەی کە بەتەنها کچیان بووە لە دایک بە پێچەوانشەکەشی ئەمەش ڕاستە بەڵام کەمتر حاڵەتی جیابوونەوەی لێ ڕوویداوە. ئێستا لە هەرێمی کوردستان زۆر جار بە پەنابردن بۆ منداڵی بلووری دەیانەوێت ڕگەزی منداڵەکەیان دیاری بکەن یاخود لە ڕێگەی ڕێکخستنی سیستمی خۆراکیەوە دەیانەوێت ڕگەزی منداڵەکەیان پێشوەختە دەستنیشان بکەن. ئێستا جۆرێکی تریش لێرە پیا بووە ئەویش لە ڕێگەی دەرمانەوە هاوسەرەکان ئەیانەوێت ڕگەزی منداڵەکانیان دیاری بکەن هەیە حەزی لە کچی ببێ هێشە حەزەکات کوڕی ببێ. ئەمڕۆ ئێمە گفتوگۆوەکەین کچ بێت یان کوڕ چ گرنگیەکی هەیە بۆ دایک و باوک لە هەرێمی کوردستان ئێستا و ڕێگەیانە چین کە لێەوە خێزانەکان منداڵەکانیان یاخود ڕگەزی کۆرپەکانیانی پێدەستنیشانەکەن. ئایا حاڵەت هەبووە لەبەرەوەی کۆرپەکە کچە دایکەکە ناچار بووە منداڵەکە لەبار خۆی بەرێ. هەموو ئەمانە و کۆمەڵی پرسیاری دیکەش لێرە لەگەڵ میوانەکانم گفتوگۆکەین کە ئەوانیش دکتۆر سومەیە عەتا خالید نەقشبەندی پسپۆری ژنان و مناڵبوون و نەزۆکی کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵم ئامادەیە و هەروەها دکتۆر فەهمی عەلی عەزیز پسپۆری نەخۆشیە دەرونیەکان کە ئەویش بە هەمان شێوە لێرە لەگەڵمان لە ستۆدیۆ ئامادەیە ورتر قسە لەسەر ئەم بابەتە ئەکەین هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتی و هەم لە ڕووی پزیشکی و زانستی پزیشکیشەوە چی دەڵێت لەسەر دیاریکردنی ڕگەزی کۆرپەلا. ئایا دیاریکردنی ڕگەزی کۆرپەلا بە شێوەی دەرمان یان سیستمی خۆراکی ئەمە لە زانستی پزیشکی جێ دەبێتەوە لە دیوە کۆمەڵایەتیەکەشیەوە ئەمە تا چەند گرفتی بۆ خێزانەکان دروست کردووە. میوانانی باکسێجیش لێرە لەگەڵمان ئامادەن ئەوانیش بەڕاو بۆچوونەکانیان بەرنامەکەمان دەوڵەمەندترەکەن. من سەرەتا بە خەرەتی نەمولایەکتانەکەم سپاس بۆ ئامادەبوونتان. دەستپێک دکتۆرە سومەیە لە جەنابتانەوە دەست پێ یەکەم لە زانستی پزیشکیە چۆن باس لە دیاریکردنی ڕگەز ئەکرێت یعنی ئەمەی کە باسی لێوە ئەکرێ بە دیاریکردنی سیستمێکی خۆراکی یان بە پێدانی دەرمان دەتوانرێت ڕگەز دیاری بکرێت؟ خۆی عادەتەن ئێمە ژن و مێردەکە ئەبینین هەر لە سەرەتاوە سێمان پێش بڕیاررانی با بڵین مناڵەکە یان حەملەکە ئێمە هەردووکیان ئەخینە سەر بەرنامە باشە. طبعاً ئەم بەرنامەیە بە پێی علم و زانست ئەوەیە پێش ئەوەی هێلکە بتەقێ کچ لە دایکە بێ دوای ئەوەی هێلکە بتەقێ کوڕ لە دایکە بێ. مەبەستمان چێ لێرە کە ئێمە دایکەکە ئامادە ئەەکەین دوای هێلکە تەقینەکە بە یەکەوە بن ئەمە بنسبە بۆ دایکەکە. بەڵام بۆ پیاوەکە ئەوەیە کە هەموو شتێک بەدەست پیاوەکەیە لەم ئیشە ژنەکەیش دەسەڵاتێکی تیانە. هەروەها لە قورئانیش پیرۆزە باس کراوەکەوە ئافرەت تەنها عەرزەکەیە پیاوەکە خۆی نەمامەکە دائنێ پیا و ڕگەزی کۆرپە لە دەست نیشانەکە ئێکس وای لای پیاوە واتە وایەکە کوڕەکە تەنها بەدەست پیاوە ژنەکە تەنها هەر ئێکسی پێەیە واتە کرۆمۆسۆمی XX بەس لە ژنایە و ئێکس وای بەس لە پیاوایە واتە ئەگەر پیاوەکە وای نارد ئەمە کوڕ ئەبێ ئێکسی نارد کچ ئەبێ. باشە چۆن نەزانن ئەمە وایە ئەمە ئێکسە ئەمە کچ دەرەچێ ئەمە کوڕ دەرەچێ؟ ئێمە با بڵین بە بینین ئەو شتانە نازانین وەکو سەرەتا کە ئێمە بمانەوێ بە حاڵەتێکی ناچڕاڵواتە سروشتی بەرنمەکەی بۆ دابنێم وەکو باسمان کرد بە خۆراک یەکەم جار و هەروەها بەرنامەی دوای تەقینی هێلکەکە هەروەها بە چەند ڕێنماییەکی جوودبوون کەوا تەرشیحی بوونی وایەکە ئەکا ئەمەش نسبەی نەجاحی لە 150 بۆ 50 چۆن من ئەڵێم XXXY ئەگەر بە یەکەوە بن XX دروستە بێ XY دروستە بێ واتە نسبەی کوڕ بۆ کچ 50 بۆ 50. بەڵام من ئیستا ڕێگایەکم هەیە ئەتوانم بڕۆم بۆ دوکان مەسەلەن لە ڕێگایەکی کورتەوە ڕێگایەکی ترم هەیە پێچاو پێچە ئەڕۆم پیایە کامیان هەڵەبژێری ڕێگایەکم هەیە ڕاستە خۆش شتەکانم بۆ ئاسانەکە کە بڕۆم بەو ڕێگایە ئەمە دیاری ئەەکەین ڕێکی خەینەوە بەڵام مەرجنیە سەرگرێ. مەبەستمان چیە لێرە پیاوەکە ئەنجامەکە 50-50 بە نەچڕاڵ بەڵام من بمەوێت لە ساڵسابێ ئەبێ بە IVF بێ بەڵام IVF نسبەی نەجاحم بۆ دروستبوونی ئەسڵان حەملەکە 15 بۆ 30 ئەگەر دابستت منداڵی بلووریە باشە. وتت نسبەی نەجاحی چەندەیە؟ 15 بۆ 30 بۆ 50 سەرڕای تێچووە زۆرەکەشی
بە پێی بوونەکان بە پێی حاڵەتی دایکەکە و باوکەکە. باشە. تێچووی IVF چەنە ینی منداڵێکی بلووری؟ والله سنتەر بۆ سنتەر فەرقەکە لەبەرەوەی دەرمانی تیا سەرفەکرێ لەبەرەوەی ئیشێکی زۆری تیا ئەکرێ چکە سکس جیا ئەکرێتەوە لەو ئیشانە مناڵەکە هێنرێتە دەرەوە مثلەن هەبووە سەروی $5,000 نا ئەوەنە نییە ئەوە ناگاتەوە تقریبا 22 تا 6 ئەڕوە بەڵێ تقریبا 6 وەرەقە نزیکی $6,000 عیلاجەکان و دروستبوونی بۆ شتەکان 22 تا 6 ئەڕوا سنتەر بۆ سنتەر فەرقەکە نرخەکان لە سنتەرەکانە فەرقەکە داشکانەکان بە پێی شوێنەکان فەرقەکە ئەزمموی ئەو شوێنانە فەرقەکە ئەوەیە مەوزوع باشە طریقەیەکی تر ئێستا زۆر باسی لێەوە کرێویش پێدانی دەرمانە کامیش لە ڕووی زانستیەوە نازانم شتێکی لەو جۆرە هەیەیانە لە هەرێمی کوردستان ئەوە هەیە بە پێدانی دەرمان بۆ نمونە ئەو هێلکەوە کرۆمۆسۆمانە حازرەکرێکە کە دروستەکەیان کوردروسەکە ئێستا باسم کرد وتم چەند ڕێنماییەک لە دایک و لە باوکەکە ئەیان بینیم بەیەکەوە مەسەلەنە بۆ لای من داوای ئەوە ئەکا ڕگەزی کوڕی ببەیەکەم مناڵ باش ئەڵێن باش فحسی پیاوەکەکەین بەجیا فحسی دایکەکەکەین بەجیا مەبەسمان ئەوەیە پیاوەکە لە ڕووی زانستەوە هەنەخۆشیێکی نییە التیهاباتێکی نییە هیچ مشکلەیەکمان نییە چونکە کرۆمۆسۆمی وای زۆر بەقوەتە هەروەها مانەوەی لە ناو زەی شنا تقریبا 48 بۆ 72 ساعتە واتە 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ ئەمێنێتەوە مەبەسمان چییە لەو قسەیە جوود بوونەکە خۆمان کاتەکەی اختیارەکەین کەوا هێلکەکە ئامادەیە و بۆ ئەو حاڵەتەیە کە دوای تەقینی هێلکەکەیە کە ئێمەش دەرمان هەنێ دەرمان ئەین بە دایکەکە کەوا ناو حەوز یان ناو دامێنی ژنەکە ئەکەین بە ئێوە چی پێڵێن بە ترشی نەک تفتی واتە قاعدی بێ نەک حامەڵی بێ واتە ترشی ناو ڕەحمەکە بەرزەکەنەوە ترشی ناو ڕەحمەکە کەمەکەینەوە ژنەکە نابێت ترشی تیا بمێنێ هەروەها یەکێ لەوانە بیکاربۆناتی سۆدیۆمە واتە خوێیە بەکاری هێنێ ڕۆژانە ناو دامێنەکە ئەشواتەوە لە کاتی جوودبوونە ئەوەش بەکارەهێنێ هەروەها کاتی جوودبوونەکە شێوازی جوودبوونەکە مثلەن ئەڵین پیاوەکە 3-4 ڕۆژ ئەسڵەن لەگەڵتانە بوو بێ بۆی کۆی کاتەوە باشەکەی دانێ بۆ ئەو کاتە حتا وەزعیەتی جوودبوونەکە پێی ئەڵین چۆن بێ خۆراکەکان 3 مانگ پێش ئەوە ئێمە دیاری ئەەکەین خۆراکەکان ئەبێ نسبەی سۆدیۆم بۆ پۆتاسیۆم بەرزکەینەوە لە خوێنی دایکەکە پرۆسیجەرێکی دوور و درێژە بەڵێ خوێن و ئەبێت ڕێنمایەکان وەکو خۆی جێبەجێ وەکو خۆی جێبەجێ ببێ بەڵێ باش زۆریان ئەوانی کە دێنە لای تۆ داوای کوڕەکەن یان کچ زۆربەی داوای کوڕەکە داوای کوڕەکەن داوای کوڕەکەت دکتۆر فەهمیانی گوێبیستی قسەکانی دکتۆرە سومەیە بوویت ینی ئەو من لە جەنابتان ئەوەم ئەوێت ینی خەڵک بۆچی پەنابا بۆ دیاریکردنی ڕەگەز ڕاستە هەرکەس ئازادە بۆ من حەزب کا کوڕی هەبێ حەزب کا کچی هەبێ ئەی لە ڕابردووام شتانە نەشبووە ئەوەی کە خۆهەیە بێتی ئەوان پێڕازی بوون ڕەنگە هەندێک جاریش پێڕازی نەبوو بن خەڵک بۆچی پەنابا بۆ ئەوەی کە بڵێ من ئیلا کوڕم ئەبێ هەبێ یا بۆ من ئیلا بێ کچم هەبێ سپاس بۆ میوانداریتان ڕاستەکەی کۆمەڵگە و ویستی کۆمەڵگە لە سەرەتاکانی مێژووی بەشەرێتەوە گۆڕانکاری زۆری بەخۆی ببینیوە مرۆڤ لە چاخی بەردین و لە ناو ئەشکەوتەکانەوەی تر وردە خواستی زیایی کردووە لەوەی کە ئەم کۆمەڵگەی چۆن بێ ئەم کۆمەڵگەی پارێزراوە بێ مەسەلەن پیاوی زۆر بێ مناڵیان زۆر بێ هەمومان نەزانی کە وەچە خستنەوەیکێک وە لە وەکو بڵێ ڕەکیزەکانی دروستکردنی بنەماڵەیەک یان عشیرەتە یان تیرەیەکی بەناوبانگ بۆی بەرگری لە خۆی بکە بۆی خۆی لە حیوانات و شتانە پارێزی ئەمە بە پێشکەوتن و بە سەرکەوتن و بەرە و تەتەورچوونی ژیاریەکان حەزاریەکان وردە گۆڕانکاری بەسەر هاتووانی جارانەوەترا پیاوەیە گەر 12 مناڵ کەمتری نەبێ بۆ نمونە بەڵام دواتر ئەم مینانە گۆڕان ئەم کرایتیریانە گۆڕانم چی پیاڵێن ئەم پێوەرانە گۆڕان ئەم پێوەرانە گۆڕان تاوای لێ هات لە هەنێ شوێن و لە هەنێ کۆمەڵگە مناڵبوون جۆرێک بوو لە عیبە تا دواتر وای لێ هات نەخێر تەحدیدی نەسل کرا وایە تۆ ئەو نە مناڵەتە وایە زیاتر نەبێ بۆ منە تا ئێستا ئەم تەحدیدی نەسلە لە وڵاتێکی وەکو چینە جێبەجێکرێ بەم دوایانە پێم وابێ 2-3 مانگێکە حەزریان لەسەر هەڵگرتیان دایک و باوک ئازادە لەوەی کە چەند مناڵیان بێ بەڵام لە چوارتیە نەپەڕێ بۆ نمونە ڕاستەکەی ئەم پێشەکەم بۆچی وت بۆی کە بزانین کە مرۆڤ وەکو تاک وەکو کۆمەڵگە بەردەوام لە گۆڕانکاریە بۆ بە پێویستەکانی سەردەمانێک علامەتی جوانیەوە بۆ کە قەنافیزەکە لێرا وایە و
پیاوەرگی ئەو نەبوایە و ژن غەبغەبەی ئەوە نەبوایە بەڵام ێستا پێوەرەکان گۆڕاون بۆ بە قەت باریک و نازانم چی و ملدرێژ و ئالەم شتانیانی زۆربەی ویستە ئینسانیەکان ئەگۆڕێ بە پێی زەمن بەڵام ئایا ئەم ویستانە لە ڕووی دەرونی و لە ڕووی ئەخلاقیات و لە ڕووی ویژدان و لە ڕووی بەها باڵاکانەوە ئەچێتە کوێوە من لێت ناشارمەوە وابزانم لە پێش بەرنامەکەش ئاماژەم بە جەنابتان کرد خۆم تا ڕادێ محافظکارم و لەگەڵ ئەو بابەتانەیانیم لەگەڵ پێشکەوتنی زانستی پزیشکیام لەگەڵ خزمەتی زانستی پزیشکیام لەگەڵ ئەوەیان کە زانستی پزیشکی هەوڵبا چاوێ دروستکە بەدیلی بۆوانی کە نابینان دڵێ دروستکە بۆی دڵیان نییە بەس زۆر جار وەکو زۆر لە بیریارەکان ئێڵێن دەستکاریکردنەکانی ئینسان زۆر مەترسیدارن سەری کێشاوە بۆ شتی تر سەری کێشاوە بۆ تجارەتکردن بە ئاعزای مرۆڤەوە بە ئەندامەکانی مرۆڤەوە سەری کێشاوە بۆ عبودیەت جۆرێکی تر لە دروستبوونی بەندایەتی بیرمان نەچێ ماڵێن لە مێژووە هەبووە بۆ نمونە هەر کچێکی بووە لە 14 ساڵی 5 ساڵی و بردوێتی بۆ لای بۆ نە قەیسەری رووسیا بۆ لای فلان پاشا بۆ لای فلان سەرۆک بۆی ئەو کەسە بەناوبانگە لەگە کچەکەی جوود بێ و نەوەیەکی باش بخات و یان ژنی خۆی بۆ بردو ئەمانە هەبووە تەسەورەکەن ئێستا لە سەدەی 21 و بەرەوسەرەوە خەریکەمە زیینەوە بێتەوە بە شێوازێکی زانستی بە شێوازی IVF ئەوەی کە ژنێکە چێ بە کەسێکی بەناوبانگ ئەڵێ مەشاهیر من حەزەکەم مناڵەکەم لە تۆ هەبێ بۆ نمونە گۆرانی بێژێکی بەناوبانگ بەڵام ڕەنگە ئەمە لە هەرێمی کوردستان نەبێ زیاتر لە کۆمەڵگەکانی دەرەوە ئەمە باو بێ کێڵە لێرەش نابێ باشە وتت تۆ لەگەڵم بابەتەیانی دیاریکردنی ڕەگەزی کۆرپەلە لە ناوسکی دایکیا پێشەوەی لە دایک بێ بۆچی؟ ڕاستیەکەی دەستکاریکردنەکان زۆرجا هەڵبژاردنە سروشتیەکانەوەی کە ئێمە زۆرمان ئیماندار و باوەڕدارین بەخوای گەوراڵین ئەوانەی کە خوا لە قسمەت نووسی بادایناوە دیارە ئەمە هەروە قسەیەکی گاڵتە نییە تۆ سێر کە ئینسانە وەختی کە دەستکاری ئاو هەوای کرد زیانەکەیمان بینی چۆن بوو بە ناوی باشکردنی ژینگەوە ژینگەمان تێکدا بەم شێوازە بێن بۆ ترسانی خەڵک نیە بەم شێوازە بێت 100 ساڵی داهاتوو تقریبا تا 200 ساڵ ژیان زۆر ئەستەمە بێ لە سەرزەوی بەهۆی داهێنانەکانی ئێمەوە هەرو داهێنانی کە ئەمان و ژینگەی پێپاکەکەینەوە و خزمەتی مرۆڤایەتی پێەکەین و پاشەڕۆکانی پێ لە ئابین و ئالەم شتانە دەستکاریکردنی ژمارەی دانیشتوان ڕێژەی ڕەگەزی نێر بۆ مێ یا مێ بۆ نێر ئەمانە هەروە گاڵتە نین ئێمە ئەبێ بزانانی شتێکمان هەیە پێڵێن نەیچرەڵ سیلەکشن هەڵبژاردننی سروشتی ئەم هەڵبژاردنە سروشتیانە هەمووی پەیوەندی هەیە بەیەکەوە ینی ڕەنگە ئێستا بڵێ چۆن پەیوەندی هەیە نایزانی 200 ساڵی ترێزانیت ڕەنگە دوای 200 ساڵێت بەهۆی زۆربوونی شەڕەوە بۆ نمونە تەماشاەکەی ژمارەی پیا زۆر کەمێکە هەتا وەکو سەدەی سەرەتاکانی سەدەی 21 و ئەمانە بۆیە تەماشاکە زیاتر بە ئاراستی چی ئەڕۆشتن ئێمە حەزەکەین کوڕمان هەبێ سێرکە لە ئەوروپا حەزیانەکە زیاتر کچیان ببێ بۆ نمونە لە کۆمەڵگایەتر حەزیانە کرد کچیان هەبێ بۆچی بۆی ڕێژەکە بپارێزن جا تەماشاکە پاراستنی باڵانس چەند مهمە زۆر جار ئێمە بە حەز ئیش بکەین حەز هی نەکات زەرەرەیە لە ڕێڕەوە گشتیەکە لادانمان پێ دروستەکە وەکە یاڵادەی هەمومان حەزەکەین کوڕمان هەبێ ئەی ئەین دوای چی بکەین دوای 50 ساڵێتر تەواوی تر ژنێ نامێنێ بۆی کە وەچە بخاتەوە ڕەنگە بەم شێوازە تەتەڕفێ نەبێت کە من هێڵێم بەمش بەڵام کاریگەریە بێت ئەمڕۆ ببێ بە شتێکی باولاوەکی باز بکرێ 100 ساڵی تر ڕەنگە باش دکتۆر ینی ئێستا خێزان هەبووە ئێستا بڕۆ سێری دادگاکان بکە من حەزمە کرێم ڕۆ لێرە کەیسمان هەبێ بەڵام زۆرێک لە کەیسەکان ئامادە نین بێن لە بەرنمەکە دەرکەونیان باز لە کێشەکەی خۆیان بکەن بڕۆ سێری دادگاکان کە زۆر خێزان هەیە هەڵوەشاوەتەوە پیاوەکە و کوڕیەوێ ژنەکەیشی بەستەنها بۆ نمونە توانیوێتی کچ لەدایک بێ لە کاتێکرا دکتۆرە شی کردەوە کە دیاریکردنی ڕەگەز لای پیاوە ئەو کرۆمۆسۆمە دەستنیشانەکە کە مناڵەکە کچ دەرچێ یان کوڕ دەرچێ بەڵام ئەم حاڵەتەش هەیە یعنی تۆ بۆ ڕزگارکردنی خێزانێک بتوانی شێوازێکی زانستی بەکاربێنی باوکەکە حەزیلەیەتی کوڕێکی ببێ ئەو پێی وایە ڕەنگە ئەمە ببێ بە پشت و سەنەدی لە داهاتووە ناوی هەڵەگرێت چوزانم هەرچی ئەوەش ڕەنگە ئەوەش وە بێت بەڵام ڕەنگە خێزانێک تۆ لە جیابوونەوە هەڵبوەشێنێتوانی ڕزگار بکەی لە هەڵوەشاندەوە ڕزگار بکەی ئەی ئەمە باش نییە
هیچ قسەیەک بە تایبەتی لە زانستی پزیشکیا لە 100% نییە کە زانستێکی تر ئیش لەسەر تاقیگە و ئەنجامی تاقیگەیە کاو بن و دکتۆرە باش ئاگاداری و مەسەلانەی هیچ شتێکمان نییە لە 100% قسەکانی منیش لە 100% وان نییە ئێمە ڕێژەیە بەڵێ بەدڵنایەوە سوودی خۆی هەیە بەڵام سوودەکە مەحدودە زۆر دیاریکراوە بۆ هەنی حاڵەتی دیاریکراوە ئەوە بەداخەوە قسەیەکەم دواکەوتویی و ئاسنزمی کۆمەڵایەتی ئێمەیەکەوەمان لێکە ئیلا هەر فلان ڕەگەزمان پەسەند بێ و فلان ڕەگەزمان بێ ئەگەر نا تۆ بۆ باسی ئەوەکەیت ئێمە دایک و باوکمان هەبوو لە ناو لیژنە پزیشکیەکانە کە حاکم بۆ ئێمەی ناردووە بۆی تر لە سەروبەندی تەلاق و جیابوونەوە بوو نەزانی لەسەر چی لەسەرەوەی باوکەکە و توێت ئەمە لە چەند بەرنامەی هەر پێما بێ لە ئێنارتی خۆی باسم کردووە یاڵادەی بزانین باوکە تۆ بۆ تەوێت جیابێتەوە لەم ژنە هەڵێ لەبەرەوەی دایکەکە نازانێت دایکایەتی بکا و مناڵەکەم بێ ئوسوڵ بووە بێتەر بێتە بە زمانە بازاڕێکی ئێمە وەکو لیژنە کە حاکم داوای ڕێی ئێمە کات دایکەش بانەکەین قسەی لەگەڵاکەین تۆ بۆچی لەم پیاوە جیابێتەوە وەڵام من بەعکسەوە پیاوەکەم بێ ئوسوڵ و بێتەر بێتە یان نا خەتای من نییە چی بکە من هەرو نەم پێکرێ کە ئێمە لایانی سێمە بینی مناڵەکە تەماشاکەی مناڵە داماکە ئۆتیزمە نەخۆشی ADHD هەیە نەخۆشی سوء تەسەڕف و سلوکی هەیە نەتاوانی دایکێ نەتاوانی باوکە نەخۆشی ئەمە ئیتر بۆچی باسی ڕەگەزی نێرومیە بکەین و بۆ شتێکیاوە لە کۆمەلگایەکە بەداخەوە من ناڵێم بەڵێ ئیسفادەی هەیە زۆر جار ڕەنگە بەوەی کە ڕەگەزێک دیاری بکرێت ئاگرێ بکوژێتەوە جیابوونەوەی دوو خێزان بەڵێ بەست خوا ئەگەر خێزانێک لەسەر ئەوە پێک بەسرا بێ و ئیلا هەر کوڕم هەبێ بەڕاستیەوە خێزانی هەر لە بنەڕێتەوە باشە منەمەێڕاو بۆ چۆنی ئامادەبوانیش لێرەوە بگرم کە ئەوان بەشێکی زۆریان پێم هەمووشیان خوێندکاری زانکۆن ڕەنگە نازانم کەستان تیای هاوسەرگیری کردبێ جارێک کەستیای نییە بەڵام ئێوە گەنجن و ڕەنگە چەند ساڵێکی تر بتانەوەی هاوسەرگیری بکەن ئەمەوێ وەکو ڕاپرسیەک لە ئێوەی وەربگرم چەند کەس لەگەر دیاریکردنی ڕەگەزی کۆرپەلەیە لە پێشوەختەیە ئەوەی کە ئاڵێ بەڵێ دەست بەرزکاتەوە کەس لەگەڵ یانە باشە بۆچی کێتانەیە قسەی لەسەرکە باشە پێمان بڵێ ئەنی کە پێشتر پرسیارێکم کرد وتت لەگەڵ ینی بۆچی لەگەڵ ئەوەیانی کە دیاریکردنی ڕەگەزی کۆرپەلە پێشوەختە لە ناوسکی دایکە ببێ کچ بێت یان کوڕ بێ بەڕای من قسەکانی دکتۆر زۆر جوانە شتەکان زیاتر بە سروشتی ڕوودەن لەوە باشترێکە تۆ دەست بخەیت هەموو شتێکەوە ئێستا ئێمە ئەگەر هەر شتێک بە مێشماندابی بیکەین زەویە بێتە شوێنێکی چۆن بۆ ژیان باشتر وایە شتەکان بە سروشتی ڕوودەن کە لە چین ڕۆیاوە هەمووی لەبەرەوەی حەزیان لە کوڕە زۆر جار مناڵەکانیان لەبار بردووە لەبەرەوەی کچ دەرچووە تەنها تا کوڕێکیان بۆ لە دایک ئێستا ڕێژەی کچ لە وڵاتە زۆر کەم بۆتەوە باشە تۆ خۆ دەگەر لە داهاتووی شەڵا هاوسەرگیریت کرد ینی ئەو بابەتە گرنگە بێ بۆ تۆ کچت هەبێ یان کوڕت هەبێ هیچ گرنگ نییە هیچ گرنگ نییە کچ بێت بیان کوڕ بێت بۆ تۆ هیچ جیاوازیەکی هەیە هیچ جیاوازێکی نییە باش زۆر جار لە کۆناوا باو بووە و توانە با کوڕێکمان ببێ بۆی ناومان هەڵبگرێ با کوڕێکمان هەبێ بۆی کە پیر بووین یارمەتیمان با ئەم قسانە ڕاستن ینی ئێستا لەوانی ئەوانی کە لە پێشووترە ئەمانیان کردبێ و جێبەجێیان کردبێ ئێستا کوڕەکانیان توانی ویانەوەیان بۆ بکەن نابڕای من وانە ڕەنگە کچەکە باشتر بێت بە شتانە کچەکە باشتر بێ باشە نوێ ڕای کچە جوانەکانی شوەر بگرم لێرە بەس خۆتان مەشارنەوە کێتانەوێ قسە بکە دایمەن ئەو بەشی خوا دایناوە باشتر لە هەموو شتێکان نەک لە دیاریکردنی ڕەگەزی مناڵە بەڕای من باشە کچەکانە زۆرتر ئەها ئافرەت حەزی لێ ئەڵێ با کچم ببێ لە ناو کچام شانە زۆر باوە نازانم بەس عادەتەن ئافرەت حەزەکە کچی بێ لە برێ بە برادری لە ماڵەکە چونکە ئافرەت دایمەن بە تەنیایە لە ماڵەوە بەڕای من ئەگەینەوە بۆ ئەو شتا و عادەتەن ئێستا چۆن بڵم تەخەڕوجمان زۆرە بۆیە خۆیان ناوەتە مناڵ و ئەو شتانە بۆیە کچ باشترە بەڕای من باشە تۆ ئێستا لەگەڵ باوک تا زیاتر نزیکیە لەگەڵ دایک تا ڕەفیقی دایکتی هەردووکیان باش زۆر جار ینی پێچوانەکە شێ بیستین ئەڵێن کوڕە بێ بە ئیدایی کچیش ئەبێ بە ئی باوک دکتۆریش زەردەخەناکە خۆی وایە نازانم کچ زیاتر بۆ باوکی لە باوکیەوە نزیکترە بەس لە کۆتایی هەردووکیان دڵی کەسیان ناڕەنجێنی کیت باشە تۆ ئەگەر لە داهاتوی شەڵا ژیانی هاوسەرگیری دروست کرد و خێزانت پێکێنە بۆت گرنگە بێ کچت ببێ یان کوڕت ببێ بە هیچ شێوەیەک باشە لە ناو هاوڕێکان تا چۆن باسی ئەم بابەتاکەن
بڵێ نازانم هەرکەس ڕای خۆی هەیە هەرکەس ڕای خۆی هەیە ڕەنگە ئێستا هەبێت حەزی لە کوڕ بێت و قسە ناکات هەبێت حەزی لە کچ بێت و قسە ناکات بەس ئیتر باشە کەسی تر هەیە قسەمان بۆ بکە تۆ دا باشە دەستان خۆش بێت هەر لای خۆت داینێ دکتۆرە با بگەڕێمەوە لای جەنابتان ینی ئێستا لە هەرێمی کوردستان زۆر جار خێزانە بۆ هەڵوەشاوەتەوە لەسەر ئەوەی کە تەنها کچیان بووە لە کاتێکا تۆ خۆت ئاماژەت بۆ ئەوە کرد دیاریکردنی ڕێگەزەکە لای پیاوە و پیاوە توانی ئەو کارە بکە قەت هەموو خەڵک هەبووە بێتە لای تۆ ینی ژن هەبووە بێتە لای تۆ بڵێ منەمەوێت کوڕم ببێ لە بەرەوەی ژیانم نیە خێزانەکەم لە هەڵوەشانەوەیە لە بەرەو مەسەلەیە خۆی ئەوەی داوای کوڕەکە ئەکا ژنەکەی پیاوەکە نییە بەداخەوە ینی ژن خۆی داوای ژن ڕاست ناکە ژنەکە خۆی کوڕەکەی ئەوێت بۆ ئەوەی پشتی خۆی قایم کا لای پیاوەکەی یعنی ئەوەی ئەیبینم لە نەخۆشەکانمە ئەوە ئەبینم پیاوەکە لە ڕزقی خوایە زۆربەی ئێمە نامانەوێ خواچی نووسیوە بە ئەوە بێ بەڵام ژنەکە لە بەرەوەی پشتی خۆی قایمکە ئەڵێ حەزەکەم کوڕم هەبێ هەم بووە ژنی دووهەمی کابرایە ئەوەی تر ژن و کچ و کوڕی هەیە ئەمە با بڵێن کچی هەیە تەنها حەزەکە کوڕی ببێت لەبەر ویراسە و لەبەر بنەماڵە و لەبەر ئەمە یعنی بەداخەوە خۆی ژنەکە داوای ڕەگەزەکە ئەکا پیاوەکە نییە یعنی مەبەستم ئەوەی ئەبێ لەسەر ژنەکە بکاتەوە بێ ژنەکە بێ نەک مەوزوعەکە ئەوە بێ کە بێ ژنەکە بڵێ من کوڕەکەم ئەوێت ڕاستە لەوانەیە من حەزکەم من ئێستا مەسەلەن من هاوسەرگیریم کردووە حەزەکەم طبعا کوڕەکەم هەبێ و کچەکەشم هەبێ بۆ هەردوو جنسەکەم هەبێ هەم لە باوکی بچێ هەم لە خۆمیش بچێ یعنی ئەوە حەقی شەرعی هەردوو لامانە یعنی لە حاڵەتێکە دایکێکیە بۆ لای من چوار کچی هەیە یە بۆ لای من تکای ئەوە ئەکا کە کوڕێکی ببێ بە شێوازێکی با بڵین عاتفی باسیکەین نەک تەحدیدی بکا و ئەمانە من وەکو نەخۆشێک ئەیبینم بەڵێ یارمەتی ئەیەم چارەسەری ئەیەمێ پێم خۆشە کوڕەکەی ببێ لەبەرەوەی ماڵەکەی تێک نەچێ و دڵی خۆی پێخۆش بێ هەبووە لەلام بە چەند ساڵ با بڵین دوو کچی هەبووە نەیگەڵاوە ترساوە مناڵی ترە ببێتەوە توێتی نەبا کوڕم ببێ ترساوە هاتووەتە لای من هانای هێناوەتە لای من یارمەتی ماوە عیلاجم کردووە بە ساڵ ڕۆشتوین بە عیلاج و چارەسەر ئەلحەمدولله دوانەی کوڕمان بووە ئەگەر بینە لای ڕاستی احتیمالە بینی خۆیان وابوو بێ شەڕێکی گەورە هەبوو بێ لە بینیانە احتیمالە ترسیا بێ لە دوا ڕۆژی خۆی طبعا ئەمە زیاتر ژنی ماڵەوە ئەگرێتەوە نەک ژنێک کە ئیش بکە ژنێک کە ئیش بکە ڕەنجەشانی خۆیەتی وەکو ئەڵێن پشتێکی قایمی خۆی هەیە خۆی ئەزانێت چی ئەوێ ئەزانێ خۆی چۆن دیفاع لەسەر خۆی بکە چکە نەک ئینسانێ لەژێر دەسەڵاتی پیاوێکا بێ پیاوەکە تەحەکوم بە ژیانی بکە پیاوەکە تەحەکوم بکە بڵێ پێی من کوڕەکەم ئەوێ من کچەکەم ئەوێ من ئەوەم ئەوێ مەبەستم چیە لێرە بۆی هەیە پیاوەکە ئەتوانێ پارەی پێەیە ئەتوانێ ژنێکی تر بێنێ کوڕەکەی بۆ بێنێ بەپێی دین و شەریعەت ئەتوانێ بیکە وایە بەڵام ژنەکە لێ باوام لێنەیە با کوڕەکەم ببێ با ماڵەکەم پڕ بێ هەردوو لام هەبێ هەیشمانە شخصەکە خۆی عاقڵە ئەڵێ من بەرنامەی من یەک کوڕ و یەک کچە دکتۆرە کوڕەکەم هەیە بەرنامەیەکم بۆدانێ کچێکم ببێ ئەمە زۆر احتیاجیە مەبەستمان چیە لێرە ئەوێ خێزانەکەی پێک هاتەبێ لە دوو کەس تەنها کوڕێک تەنها کچێک بەڕێی من ئەمە چ ئەم نەوعە بێ چ ئەو نەوعە بێ ئەلمهم نەخۆشیەکە هاتۆتە بەردەستی من بەڵام پێش هەموو شتێک خوا ئەوەی بڕیاری لێ نەیابێ نابێ ئەبێ لە هەڵگەڵ هەموو شتێکا بڵین ئینشاء الله و پێش هەموو شتێک کە بەرنامە و شتەکاندا ئەنێم پێیشیان ئەڵێمە بێ نوێژی حاجەی بۆ بکەی وی خوای گەورە ئەوەت باتێ کە خۆت ئەتەوێ خوای گەورە لە قورئانی پیرۆزی خۆیان ئەفەرمێ ئەمە کچێمێ ئەمە کوڕێمێ ئەمە هیچی نایەمێ ئەی ئەوەی هیچی نابێ بڵێ چی وانە هەروەها ڕوویاوە پیاوی خێزانی تەلاقاوە یان ژنیەناوە بەسەریە لەبەرەوەی مناڵی نەبووە باشە مناڵی نەبووە قەینا تەنانەت نەچوە فەحسێ بۆ خۆی بکە ئەمە زیاتر لە دەرەوەی با بڵین مەدینە ڕوئەیە یعنی دەرەوەی ثەقافەت ڕوئەیە فەحس بۆ خۆی ناکا خەتاکە دەرکەوێکە لە پیاوەکە ئەڵێ ئەڕوا ژنی دووهەم و سێهەم و چوارەمی ژەیەنێ و نایشی بێ ڕوویاوە ڕاستە مەبەستمان چیە لێرە علم لەگەڵ چارەسەرایە بۆ هەموو شتێک نەک دژی دین و
کۆمەڵگابێ هیچ وەختێ. باشە دکتۆرە تۆ باست لەوە کردیانی وتت کێشەی زۆر هەیە لە ناو خێزانەکانە لەسەر نەبوونی کێچیان کوڕ بە پێچەوانەوە و کۆمەڵەت حاڵەتی شت باس کرد. هیچ کات هەبووم باوکێک بێتە لای تۆ ینی وتت زۆرینەی کات ژنەکان داوای ئەوە ئەکەن کوڕیان ببێ بەڵام باوکێک هەبوو بێتە لای تۆ داوای کوڕی کردبێ داوای کچی کردبێ. ئەگەر نەخۆشەکە بێ بۆ لای من طبعاً ئافرەتەکەیە بۆ لای من طبعاً پیاوەکە پاڵیناوە بە ژنەکە هاتۆ بۆ لای من زۆربەی بەداخەوە لە عائیلە ئیسلامیەکانیشە یعنی ئەوەی کەوا زۆر متدەینە ئەوە داوای کوڕەکە ئەکات یعنی ئینسانە متحەضرە علمانیەکە نییە مەبەستم چیە لێرە ئەوەی کە سوور ئەزانێ خوای گەورە ئەمە دابەشەکە و ئەمە ئەیە خۆی ئەوە داوای ئەکات بەڵام شتێکمان هەیە لێرە ئەمە هیچ وەختێک دژی دین و شریعەت نییە کە تۆ شتێک بە زانستی یارمەتی کەسێک ئەی من دەستکرد نیم تایە خۆت شتەکە دروستەکەی بە وەکڵێن بە پاڵپشت بەخوای گەورەستنەوەیەکی بۆ ئێمە ڕێکخستنەوەی کە هەموو جارێک ئەبێ بڵین ئینشاء الله و تەوکەلت على الله و ئیشەکە دروستە بێت مەبەستم ئەوەیە ئەمە خەمە تەنیشتی ئەمە بەڕێکی ئەڕوات و تەواو ئیشەکەی ئێمە ئەوەیە بەپی زانستەکە لەگەڵ یا ئەجوڵینەوە بەڵام من بڵێم لە ساسەت و هەر ئەوەیە شتیوانیە ئەوە خوای گەورە بەس ئەڵێ ئەوەیە پێشیان ئەڵێ نسبەتی نەجاحی ئەم طریقەیە پیانەوترێ بڵێ ئەڵێ دوای خۆیان ئەڵێن قەیناکە خوای گەورە چی دابێ هەر ئەوەیە باشە هەبووە پرۆگرامت بۆ دانابێ و دواتریش نەتیجەکەی پێچەوانە دەرچوو بێ بەڵێ ڕوویاوە کچ بوو بێت داوای کچی کرد بە بەڵام بڕیان بووە ئەی چۆن ڕوویاوە زۆر پیان ناخۆش بووە گریاون وا بووە یعنی وتومە من مناڵەکە ئەبم بۆ خۆم حەزم لێتی من حەزم لە کچەکەی ئەیبم بۆ خۆم بەڵام ئەوەیە کە زۆر کار فشاری هەردوو لا لە سەریانە عائیلەی کچەکە یان عائیلەی کوڕەکە خاصەتەن ئێمە با بڵێن دوو مجتەمەعمان تایە ئێستا عەرەبەکەی تایە کوردەکەی تایە زیاتر ئەو فلیمانە لە ناو عەرەبەکانە هەیە یعنی دیاریکردنی ڕەگەزەکەکەەوە حەزکە ڕەگەزەکە کوڕ بێ یان ڕەگەزەکە کچ بێ زیاتر لە ناو عەرەبەکانایە یعنی کوڕ سالاری لای ئەوان زیاتر هەیە لای ئەوان چونکە مناڵ زۆرە خەنەوە ئەوان لە چاو ئێمە پرسیارێکم بۆ دروست لە نەخۆشخانە هیچ حاڵەتێک هەبووە دایکێک بڵێت من مناڵەکەم ناوێت لە بەرەوەی کچە سیرکە ڕوویاوە لەباری بردووە بەس دوور لە ئێمە خۆی کردوتە زەحیە خۆی کوشتووە لەبەرەوەی سکەکەی کچ بووە ڕوویاوە بەڵێ ڕوویاوە لە دوورەوە ئاگامان لێتی ئێمە وەکو تەقاریرێک وەکو با بڵێنها زانیومانە لەسەر ئەوە بووە یعنی لەبەرەوەی وەکۆڵێن ئەمە ئەزمموی 22 ساڵە من 22 ساڵە دکتۆرم آخر یعنی تۆ حسێبی کە چەندێکم بینیوە و چەندێک یەتە بەردەمم لە وەکۆڵێن لە مناڵیەوە کە دەستبی ئەکەین تا ئەبینە پسپۆری تایبەتی خۆمان هەمووی ئەوانمان چیرۆکە بواتۆتە بەرگوێمان ئێمە لە ڕاگەاندن کە بیستی لامە بنەماڵەیەوێ ببەخشێتەوە نایەوێت ڕوویاوە بڵێ بەس زیاتر لەوانەیە کەوا با بڵێن ئەتوانین بە زمانەکەی خۆمان عشایرەکانن دەرەوەکانن کەوا لێرە نین زیاتر ئەوانەیە کەوا با بڵێن خەڵکی شارەکەنین خەڵکی وڵاتەکەنین بە باشی زیاتر لەوانن زۆر باشە من بەر لەوەی بچمەوە لای دکتۆر فەهمی وچانێکی کورد وەرەگرم و دواتر لەگەڵتان بەردەوام دەبێت. ولا بینەران دووبارە سڵاوتان لێبێ درێژە با گفتوگۆکانمان دەدەین لە بەرنامەی 360 دکتۆر فەهمیانی گوێبیستی قسەکانی دکتۆرە سومەیە بووی ئەو پاڵنەرانی کە خێزان وا لێ کات پەنابەرن بۆەوەی ڕەگەزی کۆرپەکان دیاری بکەن گونجاون یعنی دایکێک لەبەرەوەی پشت و کوڕەکەی بۆ ببە بۆ پشت و پەنای لەبەرەوەی سبەینێکە وەرەسەکە بەشکرا میراتیەکە بەشکرا زیاتری بەرکەوێ حەزەکە کوڕی ببێت یا بۆ نمونە ڕەنگە ژنی دووەمیش نەبێ بەڵام خێزانێکی پارەدارن خێزانێکن لە ڕووی داراییەوە باشن ئەیانەوێت زۆرترین بەش بۆ خۆیان برن ئەم پاڵنەرانەت لەکوێی ینی دەروونناسییا جێگەیانە بێتەوە لەکوێی کۆمەلگای جێیانە بێتەوە زۆربەی زۆریان حاڵەتی خۆ بەکەم زانین و ڕازی نەبوون بە بەشی خۆی و دواکەوتنی قسەی خەڵک و ویستی کۆمەلگا و بەپی ئەوانەی کە دکتۆرە سومەیە ئاماژەی بۆ کرد زۆربەی زۆری حاڵەتی ناخۆش و خراپ بوون
بەڵێ ئەکرێ سوودی لێوەرگرە لە هەنێ حاڵەتی تایبەت و دیاری کراوە بەڵێ سوودی هەیە ئەم حاڵەتە بەڵام بەگشتی بەرەو زیانە چێ ئەگەر کۆنتترۆل نەکرێ و لەژەر ڕقابێکی باشانە بێجا بەداخەوە زۆربەی زۆری دووبارەم قسەکەمەوە من هەڵبەتار لە بیداتەوە تومە وەک محافظکاریم قساکەم ڕاستە خۆشم پزیشکم زۆربەی زۆری ئیشە ئینسانەکان ئیبداعی ئینسانەکان دۆزینەوە ئینسانەکانی تر لە تۆبابێ لە فیزیابێ لە کیمیا بێ وەک ئەژدیهایەکی لیات و دوای کۆنتترۆل نەکراوە بە زیان شکاوەتەوە ئێمە ئەتۆممان بۆ سوودی خۆمان دروست کرد دوای ماڵی وێران کردین نەوتمان بۆ خۆ گەرمکردنەوە دروست کرد دوای ماڵی وێران کردین غازمان دروست کرد بۆی ئیسفادەی لێکین دوای ماڵی وێران کردین زانستی پزیشکیمان بۆ ئیسفادەی خۆمان دروست کرد دوای ماڵی وێران کردین لە هەنێ ڕۆ بەرەوە دروستکردنی ئینسانێکە چنکە بۆ نمونە سەرێکی حیوان بێ و قاژێکی گوێرەکە بێ و گوێچکەیەکی بزن بێ و نازانم چی بێ و لە مەخلوقی سێر بچێ و ڕاستە و خۆش لە هۆلیوودا ئاماژە بۆ ئەمانە کراوە سەیری فیلمەکانی وەت هاپن تو مندەی و The Island و ئەمانە بکە بە ئاشکرا پێمانەڵێ کە چی ئەگوزێرە لە پشتەوە و زانست پزیشکی خەریکی چییە لە دروستکردنی تەحدیدی نەسل و دروستکردنی کۆپیکردنی ئینسان و ئیساخی ئینسانەوانە مەبەستمەڵە چییە هەموو ئەمانە بیدایەت بۆ شتی باش هاتوون بە پاڵنەری باش هاتوون وڵا کوڕ عیلەیەک دوانە بێ بە شەڕیانەگە کوڕیان نەبێ قەیسێکە هەر بیانوکان ئەمانە بوون بیدایەت دواتر سەری کێشا بۆ شتی تر باشە ئێستا خێزان هەیە من لە نزیکەوە من بیستووە لەبەرەوەی خاوەنی سەرمایەکی زۆرە حەزەکە کوڕی ببێت ئەڵێ بە سامانەکەم بۆ زاوا نەڕوات با کوڕەکانی خۆم سەرپەرشتیم سەروەت و سامانە بکەم ئەمە ئەگونجێت یعنی ڕاستە ئەگەر بەم جۆرەمە بیرکەینەوە ئەوە نە ئینسانیەتە نەدینە ئەی خۆ کچی بزن نییە هەر کوڕ ئینسانە ئەنی چی سەر و سامان ئەی با بۆ کەس بڕاقی چێکە شەریعەت دابەشی کردووە ئەو نەبەشی کوڕەکەەوە بەشی کچەکە کوڕە نەبوو خوانەیدا بابچی بۆ کچەکە ئەمانە پاڵنەرەکان من ئاماژەم پێکرد پاڵنەری شتی نزم و بچووک و نائینسانی و زۆر جاڵم ناڵێم هەموو جارێ نهانی زۆربەی جارەکان وایە ئەنی هەمووی ویستی کۆمەڵگایە ویستی کۆمەلگاش زۆربەی جارە زانین کە باش نییە زۆر جار یعنی باو مۆدە مۆد بڕاتە بێمە مۆدە ینی ئێمە قسەمان لەسەر ئەم مۆدەیە ئەم مۆدە چۆن دروست بووە ئەم مۆدە کۆمەلگایەکی دواکەوت و دروستی باش ئێمە بوو ئەگەر سەیری ئەوروپا بکەین زۆربەی کات شتە خراپەکانی ئەوانەیە نین ئەی کوردێنین بەڵام لە ناو کەلتورەکەی خۆمان ناگەرە و شتە خراپانی کە لە زووە هەبووە هەڵمانگرتۆتەوە نامانەوە بیگۆڕین بەڵام شتە باشەکان ینی هەڵناگرینەوانێ بۆ نمونە حەزی بوونی دایک و باوک بۆ کوڕکە هەیەیان بێ ئەمە چه سوودێکی هەیە بۆ دایک و باوک منەمەوێ ئەو بزانم ینی کوڕ سوودی زۆرترە یان کچ سوودی زۆرترە بۆ دایک و باوک گوێ ئینسان کە لە جیاوازیان نییە جیاوازیان نییە لە ئینسان کە لە کۆمەڵگەیەک ئاژی ئیتر متعسیرە کاریگەرە بۆ کۆمەڵگەیە بە هەموو شتەکانیەوە باشە کاریگەرە بۆ کۆمەڵگەیە هەر ئێمە نین ئێمە بە شێوەیە لە شێوەکان تیامانە دەرکەوتو ئەمە لە کۆمەڵگەی ئەوروپی و ئەمریکیشا هەیە کاکە لە ئەمریکا لەچی وەکو لەچی ئەنجیل ناجۆلی لێ کردبوو سەرسنی لە لوبناان لە هەیفاوە هەبێت چوو چاوی لای لە ئێران لە هەدیەتارانیە چوو نازانم ئەم خواستە مناڵانە نزمانە هەر هەیە لە هەموو عالەمە ئیتر لە هەر شوێنەوە بە شێوەیە دیارە لای ئێمە مشتەمایەکی پیا و سالارێوانە هەمووی حەزەکە کوڕیە بێ و پیاوە بێ و پیا و وەریثە و پیا و نازانم چی و سبێنێ پشتم نەسلمە پارێزە عالەم شتانە بە کوردەکەی ئەو تاکەی لەو کۆمەلگاژی دەرونی ئەو کۆمەلگەیە جامە شتێکمان هەیە پێوتێ دەرونی کۆمەلگا شێکشمانەی پێوتێ دەرونی تاک دەرونی کۆمەلگا هەموو سیفەتەکانی خۆی ئەکا بەسەر ئەی ڕژێنێ بەسەر تاکە و تاکیش ینی بە کوردەکەی تاکێک نمونەی کۆمەلگەیەکە چۆنڵێ شتێک نمونەی خەروارێکە ئیتر لەو کۆمەلگایژی کۆمەلگایەکە بەداخەوە زۆر کۆمەلگەیەکی شلۆقی نائارامی نائارام لە زۆر ڕۆ لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و دارایی و ئابووری و عسکەری و ویژدانی و ئەخلاقی و هەموو شتێکەوە شلۆق و نائارام بێ بەدڵنیاییەوە قەراری زەواج و مناڵبوون و شتانەشی وای لێ جا خواب بکانی وای لێ نەیەتر پاش 50 ساڵێتر هەموو کوردستان پیا بە ژنێکی تیانەمێنەوەش کێشەیە ئێستا تۆ زانی هەنێ ڕەگەز هەنێ ڕەگەز لە ناو دۆڵی مەنگۆلیا و ئەوانەیە کۆمەڵی وڵاتەکەن
پیاویان نەماوە ژنیان نەماوە چون پیاویان لە شوێنی ترۆیان وەکو چۆنەیەنن وەکو بانگەشەیەک بۆی کە تەموحیانەخەنە بەردەم وەرنێمە ڕێگەزنامەتانەینێ بۆ مەرجە بێن لە وڵاتی ئێمە بن ئەن تۆ سێرکانی شتێک گەشتۆتە ئەوە ڕادە من ناڵێم هەموو شتێکی ئەم بابەتە خراپن نەخێر ئیسفادەی هەیە ویسفادەی باشیشی هەیە کەواتە هەموو شتێک لانی باشی وڵانی هەیە ئەگەر لە پێویستی خۆیان بۆ نمونە دکتۆرە باسی کرد وتی ئەگەر ژن و مێردی قەراریان ناوە لە بیدایەتەوە کچێک و کوڕێکیان هەبێ قەیچێکە ئەگەر ئێستا کچێکیان هەیە یارمەتیان بدرێ کوڕێکیشیان هەبێ لە بەروی خۆیان دەستنیشانیان کردووە یان بۆ نمونە خێزان هەبووە لە بەرەوەی هەڵنەوەشێتەوە لە بەروی تۆ خێزانێک کەرچەنە تۆ سەرنجت هەبوو لەسەر و بابەتەم لە بەرەوەی کە بەچەنا کچیان هەیە کوڕێکیان ببێت هەڵنەوەشێتەوە هاوکاریان بکەیت بەڵام ئەگەر ئەمە گەشتە ئەوەی ئینسان بەستەنها لە بەرەوەی حەزی هەیە بۆ نمونە ئەو بڕیاریاوە یەک مناڵی ببێ ئەڵێ من حەزەکەم مناڵەکەم کچ بێ یا حەزەکەم مناڵەکەم کوڕ بێ ئەمەیان لەکوێ جێگەیە بێتەوانێ ینی ئاساییە بۆ ئێمە گەر بەم جۆرە بیر بکەینەوە بەڵێ حەزی ئینسان تۆ ناتوانانی سنووری بۆ دابنی هەمومان حەزمان هەیە هەمووشمان ئامانجمان هەیە ئاماژەکانمان دیارەکەین ئەم بابەتانە بێتە زەنگێکی مەترسیدار کە بوو بە مۆد کە بوو بە بۆی کە لە ڕێزکە زانستیە ئاسایەکەی خۆی لابات ئێستا بووە بە مۆد ئەزانی چۆنە ئیسا ئاساییە تۆ لوتە ناشرین بێ من بەشەکەم قسەیەکەم لوتە ناشرین بێ و بچی ناشرینی بێت کە ینی بەڕاستی تر عیبێتیا دروست کردبی ئەم عملیاتێکی جوانکاری بکەی بۆ لوتی بەڵام ئەمە بینیمان چی لێ هات بینیمان لە چوو لێو چی لێ هات بیمان سنگ و بەرۆک و سمت و قاس و قول چی لێ هات بۆچی لەبەرەوەی لە پێوەرە زانستیەکانی خۆی لایدا لە پێوەرە باڵا کۆمەڵایەتی ئەخلاقیان لایدا ئەوەی لوتیشی جوان بوو هەر عملیاتیا کرد ئەوەی لێ و لوتیشی جوان بوو هەر عملیاتیا کرد یعنی لە عینی خۆی لایدا ئینسان کێشە لەوایە غەریزە گەر کۆنتترۆل نەکرێت حەزەگەر کۆنتترۆل نەکرێت ئیتر ئاوایە هەموو شتێ بە دوای خۆیان ڕاکێشێ ئەبێ بە زریانێک و زۆر شتی خراپ لەگەڵ خۆیان هێنێ ناڵێن ئەم حاڵەتە خراپە نەخێرەمە زانستی پزیشکی بە نێتێکی باش هاتووەتە پێش کێشە لەوایە زۆر جارە و نیەتە باشانە لە دەست دەرەچن ینی کۆنتترۆل ناکرێن دکتۆر ینی دکتۆرە باسی نمونەیەکی کرد ئەڵێ لە دوورەوە ئاگامان لێ کەم ژن هەبووە و توێتی منە مناڵم ناوێت لە بەرەوەی کچە ینی دایکێک دەستبەرداری کۆرپەلەکەی ببێ لەو کاتەیە کە لە دایک ئێوە گوناح هەر کوڕیشی ببێت مستحقەوە نییە ئەگەر ئەخلاقیانە بیر لە مەسەلەکە بکەیتەوە بەڵام ئەڵێت لەوانەیە لە ژێر هەڕەشەیە ئەم قسەیە بکات هەرچیە بێتە تۆ من ئەڵێم لە بنەڕەتەکەەوە دارەکە کرمێ هەر لە بیداتەوە ئەو خێزان نەبوون کە دروست بوون دووبارەیەکەمەوە حەز جیایە مۆد جیایە پێویستی جیایە مۆد جیایە ڕەنگە ڕۆژێ بێت ڕەنگە ڕۆژە بێت بە فتوایەکی عامی حکومی فتوای حکومی نەک فتوای شەرعی بڕیار بدرێت کە کاکە نەتەوەی کورد خەریکە پیاوی کەمە بێتەوە باشە ئەو وەختە بە ڕێکەوتن لە بینی حکوومەت و دەسەڵات و لایەنی شەرعی و دوجار لایەنی جێبەجەکە لایەنی زانستیە وەکو ئێمەی پزیشک و دوتۆرە سومەیە و جەنابیان و هەمووی اختصاسەکانی تر ئەو وەختە بەڵێ ئەکرێت تۆ ماسەر پلانێ دابنرێ کاکە وا باشترە ئەمیش ئەڵێم ڕەنگە ئەمە احتیمالاتە 50 ساڵی ترە 200 ساڵی ترە نازانم وەکو چۆن ئێستا وەکو ئاماژەم پێکرد لە هەنێ وڵات ئەم شتانە ڕوویداوە و من ئاگادارم لە نزیکەوە کە ئیشی بۆ کرێت چەند هەزارەها پیا وەرەگیرن ینی بۆ زانیاریتان حتا ئەڵێن لە ئەمریکا هەنێ جار ئەوەنەی ئاسانکاری بۆ نەسلی پیاو ئەکرێ بۆی وەربگیرێت لە وڵاتە هەنێ جار زیاتر مەیلانی بەرەو زیاتر بۆ ژن ناکرێت چونکە وەکو بڵێ بە دیراسات بۆیان دەرکەوت و خەریکە ڕێژە پیاوان کەمە بێتەوە بۆیە من و پیاو ئیشکەرترە پیا و مەجای ئیجازە وەرگرتن و شتی کەمترە بۆیە مجتەمەعە زۆر پێشکەوتووەکان تەماشاکەی وردە خەریکە ڕێژەی پیاوان بەرەو زیاتر ڕاوەک لەژن نەک ئەمە لە ڕووی زۆر ئینسانیەت و دیموکراسیەت و نازانم چ نا ئەوەی کە جەنابی بەپێی دراسات گەشتون بەداخەوە زەرەریشی هەیە ها تۆ تەماشاکەی یەکێک لەو بیانوانەی کەڵەن با تەحدیدی نەسل بکرێ بیانوویەکی بەداخەوە نائینسانی ڕەگەزپەرستانەیە بەوەی کە ئەڵێ ژن باش نییە لە دایرا داوام بکە
عادە بێمانگانە مناڵێ بێ ساڵانە ئیجازە وەرەگرێ زەرەرە لە کۆمپانیاکەم تۆسیر ئەم جیاکاری و ئەم تەمیزە جنسیە کە ئەکرێ بەرامبەر بە ئافرەت زۆر ناخۆشە. پیا و پەسەندە لە هەموو شوێنەکە هەر لە کۆمەڵگەی کوردیان هەوە زانیاریت لە سویدیشا پیا و پەسەندترە لە بریتانیا زیاترە لە زۆر شوێن بەڵێ موچەشیان زیاترە بەڵێ بەداخەوە ئەمە ئاکا وردە وردە ئەم تەلقیح و ئەم زانستی کە بنیەتێکی باش هات بەو ئاراسەیە با پیامان زۆرتر سەرنجەکەتە بوو. من لەگەڵ ئەوام ژن بە قوت بێ یعنی هەمومان ئیسا هەر باسی خۆم کەم خۆ منیش ئافرەتم ئیشەکەم مناڵمە بێ هەموو شتێکەکەم بەڵام ڕۆژێدا نەبراوم لە ئیشەکەم مەبەستم ئەوەیە ئەگەر ژنێک دابڕێ لە ئیشەکە تەمەڵی خۆیەتی ئەبێ خۆی بەقوت بێ یەکەم شت بۆی ماڵەکە بە بابەڕێوە ژنەکە خۆی ماڵەکە ئەبابەڕێوە مەبەستم چێ لێران نەک بەس ژنەکە کە زەواجی کردووە خەسۆکە ئەبێتە هۆکار و مشکیلە بۆ کوڕەکەی کەوا ئیجباریەکە کە کوڕی ببێت کەوا ماڵەکەی لێ تێگەیا بڕوا ژنێکی تربێنێ مەبەستم ئەوەی لە دایکان و لە با بڵێن لە باپیرانەوە ئەبێ ئەم شتانە چاک بکرێ یعنی من نەنک بم تعلیقێک بم لە بووکەکەم بڵێم تۆ هەر کچتە بێ تعلیقێک بەم لە بووکەکەم بڵێم تۆ بە کەڵک نایی تعلیقێک بەم لە بووکەکەم بڵێم تۆ هینی ئەمانە وەکو بڵین فەشەلێنێ بۆ ماڵە بتەوێ و نەتەوێ ئەو ماڵە ئەڕوخێ مەگەر پیاوەکە زۆر تۆکمە بێ دوێنێ یا بەدە قسەکانی دایکی وانە کەواتە زۆر جار ژنانیش خۆیان هۆکار بوون ئەبێ خۆی بەقوت بێ خاوەنی ئیشی خۆی بێ خاوەنی ثەقافەی خۆی بێ بزانێت چۆن ئەو ماڵە ببابەڕێەوە با من 6 کچم هەبێ جا چییە لە کچ باشترەیە لەسەر عەرزە لە کچ چاکتر هەیە لەسەر عەرزە لە ئاینی ئیسلامیشان یاڵێەوەی چوارکەش بەباشی پەروەردەکەم ناوی کێ بەناومەوەیە ناوی دایکمی بەناوەیە ناوی باوکمی بەناوەیە تەنها لەو دنیا بە ناوی دایکمەوە من بانگ مەکەن مەبەستم سەربەرزی و شانازێکە بۆ بنەماڵەی باوکەکەمانە ناوی دایکمان و ناوی باوکیشمان بەس لەو دنیا بە دایکەوە بانگەکری بەس قەت لە ژیانە کە ئەنووسرێ لە قوتعەکە دکتۆرە فڵانە فڵانە فڵان باوکەکەیە مەبەستم چیە لێرە پەروەردەکردنی کچێک بە جوانی بیگەێنیتە ئاستێکی زانستی باش بیگەێنیتە ماڵی خۆی بەباشی ئەوە خانوویەکی هەیە لە بەهشتا ئەو باوکە ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم جاورێکی دوانی هەبێ سیانی هەبێ و چواری هەبێ پاداشتەکەی چی بێ زۆر باشە ئەم کاکەیە سەرنجێکی هەبوو لە دکتۆرەکەم کە لە ئەثنای قسەکانیا ئاماژەی بە ڕۆشنبیریەتی ئاینی ئیسلام دات ئەگە بگەڕێنەوە بۆ پێش هاتنی ئاینی ئیسلام کاتێک کەس لە دایک بووە کچەکانیان زیندە بەساڵ کردووە بەڵام کە ئاینی ئیسلام هات ڕۆشنبیریەتێک بڵاو بووە و ئاینی ئیسلام بە هاتنی گەورەترین پلەیدا بە ئافرەت گەورەترین پلەیدا بە مناڵی کچ کە ئەویش ئەوە بوو ئەو بەهەشتەی کە هەمومان هەوڵی بۆ ئەدەین ئەو بەهەشتەی کە لە سەرەتایی هاتنی هەموو پێغەمبەرەکانەوە هەتا ڕۆژی ئەمڕۆ هەموو تاکێک هەوڵی بۆ ئەدا خراوەتە ژێر پێیەکانی ئافرەتەوە خراوەتە ژێر پێیەکانی کچەوە بەڵام ئێستا بەداخەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و عێراق و کوردستان بە تایبەتی خەریکە ئەو ڕۆشنبیریەتە نامێنە کە ئاینی ئیسلام بڵاوی کردەوە ئیتر نازانم کاریگەری غەربە ئیتر نازانم کاریگەری نازانانی ڕەنگە دکتۆرە خۆی شارەزاتر بێت چ کاریگەریە کە کەوتۆتە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستخۆش سپاس دکتۆرەکە ئێوەش لە بەرنامەی لەگەڵمان سپاس بۆ ئێوەش دکتۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون هەڵبەتە وەک میوانەکانی شمامەژیان پێکرەوانی کە لێرەش لە بەرنامەی لەگەڵمان بوون کچ بێت یان کوڕ بۆ دایک و باوک ڕەنگە فەرقی نەبێت با شوێن مۆدە و شوێن چاولێکەری نەکەوین ئەوەی خوای گەورە دای قبوڵمان بێت ئینسان گرنگ ئەوەیە لەشی ساغ بێت وانە سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون بە هیوای کاتێکی خۆش بۆ مولاتان قاتان